ئێرە هەڵەبجەیە. لە شەوی 13/4 ساڵی 1970 لە کەشێکی ئارامی بەهارەدا دانیشتوانەکەی گوێبیستی دەنگی تەقینەوەی گەورە بوون. تۆپباران بە درێژەی شەو و ڕۆژی دواییش بەردەوام بوو. لەگەڵ بەردەوامی بۆردومانەکاندا دام و دەستگا ئەمنیەکان و هێزەکانی ڕژێم دەستیان بەخشانەوە کرد. دانیشتوانی شار گومانیان هەبوو ترسی پیلانێکی چاوەڕوان نەکراویان لێنیشت. لێرەوە سیناریۆی هێز و سوپای عێراق لە هەڵەبجە دەستی پێکرد. شەوی 15/3 ڕەوشی ناوشاری هەڵەبجە و دەوروبەری کەمێک ئارام بووە. خەڵکەکە لە ماڵ هاتنە دەرەوە بۆ زانینی چارەنووسی کەسوکارەکانیان، چونکە 3 ڕۆژ بوو بە چڕی تۆپباران بوو. هەریەکە و بە دوای کەسوکاری ئاگەڕا. هاوڵاتیان گومانیان لە کشانەوەی هێزەکانی بەعسە بوو. هەندێک دەیانوت پێدەچێت بەعز وەکو 26/3/1974 و 13/5/1987 دڕندانە شارەکە تۆپباران بکاتەوە. بەیانی ڕۆژی 16/3 خەڵک لە ماڵ چوونە دەرەوە و بەشێک ڕۆشنە سەرکار و دوکان و بازار کرایەوە. شەقامەکان پڕ بوون و ترس و تۆڵەسەنەوەش لە ناو دانیشتوان هەبوو. بەڵام ئەوەی چاوەڕوان نەدەکرا دوای سەعات 11 پێشنیۆڕۆ فڕۆکەکانی باس هاتنە ئاسمانی شارەکە و لەگەڵیدا تەقینەوەی گەورە دەبیسترا. لە گەڕەکەکانی شەیدان سەرا کانی قوڵگا دەنگی بانگەواز و یارمەتیدان بەرز بۆ و دووکەڵی ڕەش ئاسمانی داگرت. بۆردومانەکە چڕ و وێرانکەر بوو. چەند دەقەیەکی خایاند، بەڵام شارەکەی بەگشتی و گەڕەکەکانی شەهیدان و سەرا و کانی قوڵگەی خاپوور کرد. دواتریش کۆمەڵێک فڕۆکەی تر هاتنە ئاسمانی شارەکە و بە بۆمبی کیمیایی شارەکان بۆردمان کرد و شەقام و کۆڵانەکان پڕ بوون لە تەرم. دوانیوەڕۆی هەمان ڕۆژ ئەوانەی بەرنەکەوتبوون، ئەوانەی نەمردبوون، ئەوانەی بریندار ببوون، ئەوانەی گازی سیانید و خەردەل لە لێواری مەرگ ڕایگرتبوون، ڕێگای چوونە دەرەوەی شاریان گرتەبەر بۆ گوندەکانی باوە کۆچەک و بامۆک و سازان، ئەبابەیلێ و عەنەب. ئەوانەی لە ژێر زەمینەکان خۆیان حەشاردا بوو بۆنی گازی سیانید و خەردەل و دووکەڵ خنکاندنی. بۆردومان تا سەعات 3 پاشنیۆڕۆ بەردەوام بوو. ماڵ و شەقام و کۆڵان و ژێر زەمینەکان پڕ ببوون لە تەرم و شار یەک پارچە بووە بە مەرگ. بەردومانەکە بە فەرمانی تایبەتی عەلی حەسەن مەجید وەزیری بەرگری بەعس ئەنجامدرا. لە کیمیابارانی هەڵەبجەدا 5,000 کەس شەهید بوون و دەیان 1000 کەسی تریش بریندار بوون کە تا ئێستاش بەشێک لە بەرکەوتوانی چەکی کیمیایی چارەسەر وەرەگرن.